بۆڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە بڕیارە هەژدێ مانگە لە چواردە پارێزگای عێراق و پارێزگای کەرکووک بکرێ 16,158,788 کەس مافی دەنگدانی هەیە. لە پارێزگای کەرکووک 11 لیست و هاوپەیمانی کێبڕکێ دەکەن بۆ بەدەستێنانی 15 کورسی، تەنها کورد بە 5 لیستی جیاواز بەشداری دەکە. ئەوانیش هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە، لیستینەوەی نوێ، پەدەکە، پارتی سۆسیالیست، هاوپەیمانی نێوان هەردوو هێزی ئیسلامی سیاسی کە کۆمەڵ و یەکگرتوون، هۆکاری پەرتەوازی کوردیش دەگەڕێتەوە بۆ سیاسەتەکانی پارتی دموکراتی کوردستان کە هەر لە سەرەتاوە وەرگرتنی پۆستی پارێزگاری کرد بە مرج بۆ یەک لیستی و ڕایکەوتنی سیاسی لەگەڵ بەرەی تورکمانی و عەرەبی سوننی بەست. هەڵبژاردننی ئەم جارەی ئەنجومەنی پارێزگای کەرکووکدا 1,153,400 کەس مافی دەنگدانی هەیە. هەڵبژاردنەکە لە ناوەندی پارێزگاکە و 4 شارۆچکە و 12 شارەدەی سنووری پارێزگاکان جام دەدرێ. ئەوەی جێگەی سەرنجە لە هەندێک شارەدێ و شارۆچکەی سەر بە پارێزگاکە کورد هیچ کاندیدێکی نییە، بۆ نمونە شارۆچکەی حەویجە. یەکەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ساڵی 2005 بوو کە بریتی بوو لە 41 کورسی. لیستی برایەتی کە پێکاتی لایەنە کوردەکان بوو زۆرینەی کورسی ئەنجومەنی پارێزگاکان بەدەستێنا بە 26 کورسی بەرەی تورکمانی کە لەلایەن دەوڵەتی تورکەوە سەرپەرشتی دەکرێت 9 کورسی هەبوو، هەروەها پێکاتی عەرەب تەنها خاوەنی 6 کورسی بوو. گەلی کورد لە پارێزگای کەرکووک ئامانجێتی زۆرترین کورسی ئەنجومەنی پارێزگاکە بەدەست بێنێ، بۆی کۆتایی بەدەسەڵاتی شۆفێنەکان بێنێ کە بوو بە پاڵپشت بۆ دەرکردنی کورد لە پۆستە گرنگەکانی کەرکووک، دانانی عەرەبی هاوردە لە شوێنەکانیان، هەروە داگیرکردنی زەوی جوتیارانی کورد لە ناوچە دابڕێنراوەکانی مادەی 140دا. لەگەڵتان بەردەوام دەبین. باوەڕەکەم جارێ تەلەفۆن بڕوا ئەزاد ئامادە نیە، دەمانێت بچینە کەرکووک لەوێ پێمان بڵێن تاوەکو بزانێکین پرۆسەی دەنگدان لە کەرکووکە چۆن بەڕێوە دەچێت تا و کاتەی پەیوەندەکە ئامادە دەبێ. وەکو ئاماژەم پێداکەم ڕۆ لە سەرجەم پارێزگاکانی عێراق دەنگدانی تایبەت بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەڕێوە دەچێت. بە پێی زانیاریەکان زیاتر لە 70 بنکەی دەنگدان لە هەرێمی کوردستان بۆ مەبەستە کراوەتەوە. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراقیش ئاماری بنکە و وێزگەکانی دەنگدانی لە هەرێمی کوردستان بڵاو کردوەوە. دەچینەوە کەرکووک. بڕوا ئەزاد ڕۆژنامەوان لەگەڵمان دەبێ. بڕوا سلااوت دەبێ پێمان بڵێ پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت تاوەکو ئێستا ڕێژەی دەنگدەران چۆنە لە ناو کەرکووکدا. سڵاوتان لێبێ، هیوان باشیکانە، سڵاو لە بیسەران و ژۆگرانتان. جارە وەکو دەزانرێت ئەمڕۆ لە کاتژمێر حوتی بەرەبەیانیەوە دەنگدانی تایبەت لە پارێزگای کەرکووک دەستی پێکرد کە زیاتر هێزە ئەمنیەکان و سوپا ئەگرێتەوە. هەروەها ئەو هێزەکانی پێشمەرگە و ئاسایش کە سەر بە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان و لە کەرکووک مافی دەنگدان و کە خەڵکی کەرکووکن دەستی پێکردووە. دیارە ئامارێک لە بەردەستی ئێمەیە هەیە. ئەم دەنگدانی تایبەت لە سەرانسەری عێراق دەستی پێکردووە و ڕێژەی دەنگدەران لە سەرانسەری عێراق بۆ دەنگدانی تایبەت 1,002,393 دەنگدەرە و بڕیارە هەتاکو کاتژمێر 6 ئێوارە دەنگدان بخایێنێت. هەتاکو ئێستا بێگومان هێزە ئەمنیەکان بە بەردەوامی و پەیتا دێن بەشداریەکەن لە دەنگدانی تایبەت و هەتاکو ئێستا لە کەرکووکە هیچ گرفتێک بۆ دەنگدان دروست نەبووە، دەنگدانی تایبەت دروست نەبووە بە وتەی کۆمسیۆنی هەڵبژاردنەکان لە کەرکووکدا. و ئەمەوێ ئەوەش بخەمە ڕوو لە پارێزگای کەرکووک بەپی ئامارەکانی کۆمسیۆن دیارە لە بۆ سەرانسەری عێراق 15,108,135 دەنگدەر بەگشتی مافی دەنگدانیانەیە و 153,400 دەنگدەر لە ناو کەرکووکە کێبڕچێ بۆ 1,153,400 دەنگدەر لە کەرکووک کێبڕچێکن بۆ 15 کورسی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و 11 لیست و هاوپەیمانی لە ناو کەرکووکە هەن کە ئەیانەوێ هەرێکیان دەنگی زۆرترین خەڵکی شارەکە بەدەست بهێنن. باشە، ڕێژەی بەدەمەوە چوونی هاوڵاتیان بۆ پرۆسەکە چۆنە؟ پرۆسەکە خاو بەڕێوە دەچێت یاخود لە بەیانی زۆر قەرەباڵخی دروست بۆ بۆی کە خەڵک دەنگی خۆی بدا؟ بێگومان ئەمڕۆ 16 مانگ دەنگدانی تایبەتە
کە هێزەکان هێزە ئەمنیەکان و سوپا دەنگەدن بڕیارە هەژدەی ئەم مانگە هاوڵاتیان لە سەرانسەری عێراقا دەنگ بدەن. ئەوەی کە ئێستا هەیە لە دەنگدانی تایبەتە هەتا ئاستێک گەرم و گوڕی پێوە بینرە و بە شێوەیەکی تەواو ڕێکخرا و دەنگدان لە کاتی خۆیان دەستی پێکردووە و بەردەوامی هەیە و بڕیارە هەتا 6 ئێوارە بخایێنێت. یعنی هیچ ئەگەرێک نییە بۆەوەی کە پرۆسەکە درێژ بکرێتەوە ئەمڕۆ؟ هەتاکو ئێستا کۆمسیۆن هیچ شتێکی لەو بارەیەوە نەوتووە. ئەگەر هەر شتێکش ئەوە بێگومان لە کاتەکانی کۆتاییە کاتژمێرێکە دوو کاتژمێر پێشەوەی دەنگدان کۆتایی بێت. ئەگەر ڕێژەیەکی زۆر لە دەنگدەری تایبەت نەیانتوانی بێت بگەنە شوێنەکانی مەبەست و دەنگی خۆیان بدەن، ئەو کاتە کۆمسیۆن قسەی خۆیان نەبێ ئایا دەنگدان درێژە کردێتەوە یان لە وادەی خۆدا کۆتایی پێێت و سنووقەکان دائەخرێ. بەڵام بەپی ئەو زانیارانی ئێمە لە کۆمسیۆن وەرمانگرتووە سنووقەکان بە سیستەمە و لە کاتژمێر 6 بەدواوە ئیتر هیچ دەنگیشی دیکە وەرنەگرێت. پێم وانە بتوانن درێژی بکەنەوە چونکە بە شێوەی سیستەماتیک و ئەلکترۆنی دەنگەکان ڕێکخراوە و هەروەها کامێرای چاودێری لە ناو تەواوی وێزگەکانی دەنگدانا بوونیان هەیە. باشە بڕوە ئەتوانی باسێکی ئەو مۆرەمان بۆ بکەیت کە ئەمڕۆ بەکاردێنرە هیچ زانێڕێکت هەیە لەبارەیەوە ئەمۆرەی کە بەکاردێنرێ لەکوێوە هاتووە تا چەند ینی ئەگەریەوە هەیە کە ساختەکاری تیان نەکرێت بۆەوەی کە کاڵ بکرێتەوە؟ بێگومان جگەل لە پەنجەمۆر بە هەمان شێوە پەنجەکانی دەستش وەرەگیرن بۆ ئەوەی کە هیچ کەسە نتوانێت لە بری کەسێکی دیکە دەنگ بدات یاخود لە دەنگێکی زیاتر دەنگ بدات. بە وتەی کۆمسیۆن بە نوێترین سیستەمی پێشکەوت و دەنگدان ئەنجامەدرێت بۆ ئەوەی نەتواندرێت هیچ گزیەک ئەنجام بدرێت. پرۆسەکە ئەتوانی باسێکیمان بۆ بکەی بە کۆی گشتی ینی کاتێک کەسێک دەچێت دەنگ بدا ڕەنگە هەتا کونێنسە کەسانێکە ببێتن زانیارێکی و تویان نەبێ بە دەنگدانی گشتی بتوانی زانیاری تاو بدەی ڕێکارەکانی دەنگدان چۆنە مۆبایلیان لێ وەردەگیرێت پێویستیان بەچی دەبێت کە دەچن دەنگ دەدەن؟ بێگومان ئاسایی بۆ هێز بۆ دەنگدەری تایبەت من بە چاوی خۆم نەمبینیوە مۆبایلیان لێوەربژیرێت ئەوەی کە بینیمان. بەڵام پێویستە دەنگدەر کارتی دەنگدان و جگە لە کارتی دەنگدان ناسنامەیەکی دیکەشی پێبێ بۆ ئەوەی ناو و وێنەی خۆی بسەلمێنێ و ناوی لەو وێزگەی دەنگدانەیە هەبێ بۆ ئەوەی بە تەواوی و بە دروستی دەنگی خۆی بدا و هیچ کەس نتوانێت دەنگەکەی ئەو بەکار بێنێت یاخود هەمان کەس نتوانێت لە شوێنێکی دیکە دەنگ بدات. واتە هەر کەسە و ناوی لەو وێزگەیە ئامادەیەوە تۆمار کراوە و فەرمانبەرەکانی کۆمسیۆن بەردەوام ڕێنماییان نەدا بە دەنگدەران بۆ ئەوەی لە کاتی دەنگدانە هەڵە نەکەن و چۆن بتوانن لەو شوێنی کە مەبەستیانە مۆری دەنگدانیان دابنێن. دنیاک سوپاس بڕوا ئازاد ڕۆژنامەوان لە کاتژمێرەکانی دات و دادەینە وڵات بۆ وەرگرتنی دوازانیاری. سوپاس بۆ زانیارەکانت. هەر بژین بمێنن. دەچینە شنگال بێگومان لەوێش پرۆسەی دەنگدانی تایبەت بەڕێوە دەچێت. لە شنگالدا 4 کاندید لەسەر لیستێکێتی گەلانی نینەوە پشتاری لەڵبژارنەکانی پارێزگای مووسڵ دەکا. هەردوێنش نایف شەمۆ سەبارەت بەڵبژارنەکان و گرنگی بەشداری خەڵکی شنگال هاوسەرۆکی ئەنجومەنی خۆبەرەوبەری دیموکراتی شنگال مەخەدەشە باسی لەوە کردبوو کە بەبەسترین هێزی شنگالین کە چارەنووسی دیاری دەکەین و خاوەنی ئەوین. دوێنێ ئیبراهیم ئێزیدی ڕۆژنامەوانیش هەر بەشدار بوو لەگەڵمانە باسی لەوە کرد کە کاندیدەکانی یەکێتی گەلانی نینەوە 4 کاندیدن کە هەر 4یان لە ڕەگەزی نێرن واتە پیاون. باسی لەوە کرد کە خەڵکی شنگال بۆ ئەم پرۆسێ باش خۆیان ئامادە کردووە بۆ ئەوەی کە دەنگی خۆیان بدەن بە نوێنەری ڕاستەقینە بۆ یە و گلێ و گازندانی کە ساڵانێکە هەیەە خۆیان بتوانن شەرحی حاڵی خۆیان بکەن لە ڕێگەی نوێنەرەکانیانەوە لە پەرلەمانی
هەم عێراقدا هەم لە ئەنجومەنی پارێزگاکانی عێراقدا بۆی بتوانن دەنگ و سەدای خۆیانیان هەبێ تاو کاتەی ئیبراهیم ئامادە دەبێ من دەمێ هەندێک لە زانیاریەکانتان بۆ ئەپدەیت کەمەوانێ وەکو دەزانن کە دەنگدانی تایبەت بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بە هەرێمی کوردستان بەردەوامە هەرمڕۆ سەرۆکی لقی دۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان باسی لەوە کرد هەردوای دەنگدانەکە ئەنجامی دەنگدانی تایبەت دەگاتە حزبەکان و کۆمیسیۆنیش دەتوانێت کات ژمێر 12 شەو ئەنجامەکە ڕابگەێنێ. خالید عباس سەرۆکی لقی دۆکی کۆمیسیۆنی باڵای سەر بەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاند کە ژمێر 6 ئێوارەی ئەمڕۆ پرۆسەکە کۆتایی دێ بە هیچ شێوەیەک دەنگدانەکە درێژ ناکرێتەوە هەروەکو ئەوەی کە ئێستا ڕۆژنامەوانیش بڕوازات ئاماژەی بۆ پێدا لەبارەی ئەنجامی دەنگدانەکەەوە خالید عباس گوتی کە لەگەڵ تاوابوونی دەنگدانەکە ئەنجامەکە دەگاتە نوێنەری حەزب و هاوپەیمانە بەشدارەکانی هەڵبژاردن و باسی لەوەکرد کە دەوروبەری کاتژمێر 12 ئەمشەو ئەنجامی کۆتایی باڵای هەڵبژاردنەکان دەتوانێت ئەنجام ڕابگەێنرێ بەڵام ڕوونیە بە فەرمی بڵاو دەکەنەوە یاخود ناچونکە ئەو بابەتە لە دەسەڵاتی ئەنجومەنی کۆمسیاراندا لە دەنگدانی تایبەتدا 2393 کەس مافی دەنگدانی هەیە دەچینەوە شنگال ئیبراهیم ئێزیدی ڕۆژنامەوان لەگەڵمان دەبێ ئیبراهیم سڵاوت لەبێ دەمەلای تۆ پێمان بڵێ دوازانیاری چێ لەباری بەڕێوچوونی پرۆسەی دەنگدانی تایبەت لە شنگالدا. دەم باش ژخوا ئیرۆ دەنگدانە تایبەتە سەرانسەری عێراقی دیوان وێ دەنگدانە تایبەتدا وەک هێزن ئەولاکاریە یەن عێراقی گشتی لەگەڵ کۆچبەران تایبەتی کۆچبەرین لە پارێزگەها دهۆکینە دناوا کامپادا ئیرۆ مافێوان دەنگدانی هەیە کۆدکارن بچنە سەر سندۆقی دەنگدانە دەنگی خۆ بدەن ئەم باسا شنگالی بکەن پرۆسەیە دەنگدانی باوەیەکی فەرمی ساعت 7 سبەهێ دەست پێ کرد و وێ هەدانێکی ئێواری ساعت 18 دەوام بکێ لە شنگالێ دوو ناوەندێن دەنگدانین تایبەت هەنە کۆ یعنی دە هەموو هەڵبژاردنەدا هەردوو ناوەند ji بۆ دەنگدانە تایبەتی نەبکارانین یەک جوان لە ناوەندا باژارە شنگالەوە دژی لە کۆمەڵگەها گوهبالە ئیرۆژ ساعتên سبەهێدا هێزین لەشکری کو دشنگالێ دەنەش دەربەیوان هێزین کو خەلکێ شنگالێنە ئەمکارن بژین ji گشتی پارێزگەهên عێراقê li şingalêde di nava artişa Iraqê û polîsa de hêzên ewlekariyê hene ku di şingalê karê xwe dine meşandin ev jî li şingalê dengê xwe din hêzên leşkerî ne wek xelkê medenî herkes pêwîst e ku li cihê xwe yan jî li parêzgeha xwe deng bide ew mafêwan heye hemû hêzên ewlekariyê ku di şingalê dine li şingalê dengê xwe bikar bînin هەتانێکی نەها تایبەتی di saetên sibehê de hêzên artişa Iraqê li navenda şingalê Piranî çûne ser sindokê dengdanê û di niha de jî ev prosa hilbijartinê li şingalê taybetî li navenda şingalê komalgeha guhbel berdewam e yani adî jî li aliyê koçbera yan jî ew êzîdîn koçberên li Herêma Kurdistanê bi destxistina agahiyan li wê derê henekî zehmet e هەتانێکین هەمان کاری وسا ئاگاهین بەفرە لەسەر کۆچبەرا و دەنگدانە دناوا کامپادا بدەست بێخن ئادیژی تێگوتن کو ئەف هەلبژاتن وێ دە ڕۆژە دەوام بکە لە هەمال گۆری داخوێنیا کۆمسیۆنا سەربخوا یا هەلبژاتنە تنێ ئیرۆ هاتیە دەست نیشانکردن ji بۆ هەلبژاتنین تایبەت یان جی دەنگدانێ تایبەت ئیرۆ هاتی هەلبژاتن ژی کۆ 16 هەیە ji ساعت 7 سبەیە تەنێکی ساعت 8 wê bidawî bibe belê. Proseka bê corê dirêj nakirêtewane wekû ke Komîsyonê Balay Serbixwe Hilbijartinekan amajê pê dawa. İbrahim peman bile Wezîrî Navxweyî Iraq kemek pêş ê sebasî li kiro ke hîç serpêçek li bingekanî dengdanî taybet haw ku êsa ڕووی نەداوە و بڕوازاتیش باسی لەوە کرد لە کەرکووکیش بە ماشەوە ئەوها بۆ لە شنگال هیچ سەرپێچێک ڕووی داوە یان نا هیچ ئاگاییتە هەیە ئەلگۆری وان شۆپاندنên ku em dişopînin tenekî niha ti serpêçî nehatine encamdan ji ber ku ev navendên hatine destnîşankirin jî şingalê tinê hêzên ewlekariyê ne ku diçine ser sindoqa ji ber di şingalê de koçber nînin ji ber wê jî hêzên leşkerî ji ber ku hêzên leşkerî ne yani li gor qanûn û yasayên ku ji bo wan hilbijartina hatine danîn li gor wê yani
هەلبژارتن برێڤەچێ وەکو خەلکی مەدەنی یەن پارتی و ئالین سیاسی لە دەردۆرە بنگهێن دەنگدانی کێم تێنە دیتن ji ber wê kêjêtanekîn ha bi awayekî rast û dirist yanî bê pizgirêk li Şingalê ev hilbijartin proseya hilbijartina tenekîn ha dewam dike. دنیاک سوپاس ئیبراهیم ئێزیدی لە شەنگالەوە لە کاتژمێرەکانی داهاتوودا دێنەلات بۆ وەرگرتنی دوازانیاری بۆ ئەوەی بزانێکین کە هەتاوکوێ ئەو کاتە پرۆسەکە چۆن بەڕێوە چووە. سوپاس بۆ زانێرەکانت، ڕۆژێکی خۆشت هەبێت. وەزیری ناوخۆی عێراق دەڵێ لە دەنگدانی تایبەت هیچ سەرپێچێک ڕووی نەداوە، دەنگدان بە شێوەیەکی یاسایی بەڕێوە دەچێت. عەبدولەمیر شەمەری وەزیری ناوخۆی عێراق ئاماژەی بۆ کراسایشی ناوەندەکانی دەنگدان بە تەواوەتی پارێزراوە و دەڵێ ئەوانەی لە دەنگدانی تایبەت دەنگ دەدەن بەسەر 3 بەش دابەشکراون بەمباسی ئاسانکاری بۆ پرۆسەی دەنگدان. ئەوە شیخ ڕوو پرۆسەی دەنگدان بە تەواوەتی بە ئاسانی لە سەرجەم پارێزگاکان بەڕێوە دەچێت و هیچ سەرپێچێکیش ڕووی نەداوە. دوێنێش محەممەد شاه سوودانی سەرۆکوەزیرانی عێراق داوا لە هاوڵاتیان دەکات بەشداری هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان بن و دەڵێ هیچ کەسێک ناتوانێت ڕێگر بێ لەوەی کە خەڵک بە ئازادی دەنگ بدات. سلێمانی لەوێ شۆخە میرزا ڕۆژنامەوان لەگەڵمان دەبێ بابزانێکین لەوێ ژمارەیەکی زۆر لە کەم کراوەتەوانە بۆ دەنگدانی ئاوەرەکان کە لە سلێمانی دەنگ دەدەن بابزانێکین لەوێ پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت. شۆخە سلااوت لەبێ بەیانیت باش پێمان بڵێ پرۆسەی دەنگدانی تایبەت لەو بنکانەی کە بۆ دەنگدانی تایبەت بۆ ئاوەرەکان کراوەتەوە ببوورە بۆ هێز ئەمنیەکان کراوەتەوە و دواتریش ئاوارەکان هەر لە دەنگ دەدەن چۆن بەڕێوە دەچێت. بەڵێ سڵاو و ڕێز سڵاو بۆ بیسەرانی ڕادیۆی دەنگیگەل وەک بڕیارەکە هەڵبژاردننی پارێزگاکان لە عێراق بەڕێوە بچێت لە هەژدەی ئەم مانگەوە لە ئێستادا ئەمڕۆ ڕۆژی شەممە دەنگدانی تایبەت بۆ هێزە چەکدارەکان هێزە تایبەتەکان و هەروە بۆ ئاوارەکان دەستی پێکردووە لە پارێزگاکاندا. هەروە لە پارێزگای سلێمانی ئەمڕۆ لە 2 بنکە دەنگدان بەڕێوە دەچێت 27,270 دەنگ دەربەسەر 20 بنکەی دەنگداندا ببورن دابەشکراون و لەو ژمارەیەش 23,402 کەس دەنگدەری تایبەتن کە ئەمڕۆ دەنگ دەدەن لە ناویاندا هێزە چەکدارەکان و وەکوتم هێزە ئەمنیەکان و هەروەها ئاوارەکانیش لەو بنکانەدا دەنگ دەدەن. بەڵێ ئەوەی هەیە هەتا ئێستا ینی بە پێو زانیاریانەی ئێمە هەمانە بۆی کە لە سلێمانی داین 2 بنکەی دەنگدان هەیە بەڵام باز لەوە دەکرێت ئەم دەنگدەران بەسەر 15 بنکەدا دابەش دەبن بۆ ئەوەی کە لەوێوە دەنگەکان بدەن کە ئاوارەکانیش لەو شوێنە دەنگ دەدەن ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا بەهۆی ریفراندۆمەوە کە ژمارەیەکی زۆر لە خەڵکی کەرکووک ئاوارە بوون و بەسەر شارەکان و پارێزگاکانی تری کوردستان و هەم عێراقیشدا دابەشبوون لەمڕۆدا ئەوانیش دەنگ دەدەن. بە پێی زانیارەکان ئێستا ڕێگەی هاتوچۆ لە نێوان کەرکووک و هەروەها شارەکانی تردا ڕاگیراوە و دەنگدەران دەتوانن لە پارێزگاکانی وەکو سلێمانی و هەولێر و شوێنەکانی تر دەنگ بدەن. باشە شۆخە کەمێک پێش ئێستا بەڕێوەبەری نووسینگەی دۆکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ بژاردنەکانی عێراق باسی لەوە کردبوو کە ڕێژەی بەشداریکردنی ئاوارەکان وەکو پێویست نییە کەمە. ئەم گرفتەش لە سلێمانی هەیە ئەوەندەی زانیاریت هەبێ؟ ئەوەندەی ئێمە زانیاریمانە بە گرفتێکی وها دەرنەکەوتووە ینی هەندێک لایەنیش هەیەن بە شێوەیەک بە شێوەکان جۆرێک لە پروپاگەندا بڵاو دەکەنەوە بۆ ئەوەی کە خەڵک کەمتر بەشداری دەنگدان بکە لە کەرکووکدا ئەو هەوڵانە هەیە بەڵام ئەوەی ئەوەندەی ئێمە ئاگادار بن کەرکووکیەکان لەم ناوچانە ژیانی لەم پارێزگانەی تریش بە تایبەت لە سلێمانیش بە گڕوتینەوە داوای لە خەڵک دەکەن کەرکووکیەکان کە دەنگ بدەن ینی جۆرێک لەو شێوازە لێرە بەڕێوە ناچێت خەڵک کەرکووکیەکان بە گڕوتینەوە دایانەوە کە بەشداری هەڵبژاردن بکەن لەبەرەوەی ئەم هەڵبژاردنە بە هەڵبژاردنێکی زۆر چارەنووس لەسەر ئەم ناسنامەی کەرکووک هەم لەسەر کەرکووکیەکان دیاری دەکرێت و بە تەواوی ناوچە دابڕێنراوەکانی تریش لەبەر ئەوە جۆرێک لەما لە سلێمانی بەڕێوە ناچێت کەرکووکیەکان بە گروتینەوە بەشداری ئەم هەڵبژاردنە دەکەن چونکە دەزانن ئەم هەڵبژاردنە چارەنووسسازە و هەڵبژاردنێکی یەکلاکەرەوەیە
هەر بۆیە لێرە ینی بەشدارێکی باش بەڕێوە دەچێت ئەوەی کە وەکوتم دەنگۆیەکیش بڵاو دەکرێتەوە ناو بە ناوکە کەرکووکەکان یاخود ئەو دانیشتوانی ناوچە دابڕێراوەکان جۆرێک لە ساردبوونەوەیان پێوەیە بۆ هەڵبژاردن، بەڵام ئەمە تەواو پێچەوانەیە لەبەرەوەی کەرکووکەکان بە تایبەت ئەم هەڵبژاردنە زۆر بە چارەنووساز دەزانن و دەیانەوێت کە لەو دەنگدانەدا بەشداری بکەن. دنیایەک سوپاس شەخە میرزا ڕۆژنامەوان لە سلێمانیا، سوپاس بۆ زانێرەکانت. سپاس کاتێکیشە. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراق هەماری بنکە و وێزگەکانی دەنگدانی لە هەرێمی کوردستان بڵاو کردوێتەوە. بەپێی ئامارەکە پارێزگای دۆک زۆرترین بنکەی دەنگدانی لێکراوەتەوە، بەڵام ڕێژەی بەشداریکردن وەکو پێویست نیە. بەپێی ئامارەکە لە پارێزگای دۆک 34 بنکەی دەنگدان بۆ 54210 دەنگدەری تایبەت لە ێزەمنیەکان و ئاوارەکان کراوەتەوە دەتوانن لە 131 وێزگە دەنگ بدەن. لە پارێزگای سلێمانیش 20 بنکەی دەنگدان بۆ 27217 ئاوارە و هێزی تایبەت کراوەتەوە لە 67 وێزگە دەنگ دەدەن. لە پارێزگای هەولێریش 19 بنکەی دەنگدان بۆ 20515 کەس لە ئاوار و هێزی تایبەت کراوەتەوە بۆ دەتوانن لە 49 وێزگە دەنگ بدەن. و هاوکات هەر بەپێی ئامارەکە پارێزگای دۆک زۆرترین ئاوارەی لێ بە جۆرێک 39422 کەس لە خۆ دەگرێت، بەڵام کەمێک پێش ئێستا لقی بەڕێوەبەری نووسینگەی دهۆکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراق باسی لەو کردبوو کە دەنگدان بێگرفت دەچێت، بەڵام بەشداری ئاوارەکان لە دهۆکدا کەمە. دەچینە لای نەوزاد بەکر ئەندامی دەسەی بەڕێوەبەری تەفگەری ئازادی لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمان دەبێت گفتوگوی زیاتر لەسەر چۆنێتی بڕۆچینی پرۆسەکە لەگەڵ کاک نەوزاددا دەکەین. کاک نەوزاد بەیانیت باش، سپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی. کاک نەوزاد ئەگەر لەگەڵم بی باش دەبێت بۆی بتوانین باش لێک حاڵی بین. دەمەوێت سەرەتا سرنج بزانم لەسەر چۆنێتی بەڕێوەچوونی پرۆسەکە. بەڵێ خۆتان نەزانن پرۆسەی هەڵبژاردن لەسەراسی پارێزگای کەرکووک خۆی لە خۆی پرۆسەیەکی زۆر زۆر گرنگە. چارەسەرە بۆ ئەو کێشە و قەرانەی کە بەڕوویی پارێزگای کەرکووک بۆتەوە کە لە 2005ەوە ئەم پرۆسەیە تا ئێستا دووبارە نەبووتەوە. لە 2023 کە لە مانجی 12 ئەمە خۆی لە خۆیەوە کە ئەم پرۆسەیە جێبەجێکرێت طبعاً تایبەتمەندی خۆی هەیە. لەسەر ئەو ئەساسە هەموو لایەنە سیاسیەکان بە گەرموگوڕیەوە ئەم پرۆسیان بە هەند وەرگرتووە. ئەمەش خۆی ئەگەر بە شێوێکی جەوهەری لۆجیکی قورسایی بدەنە سەر ئەم پرۆسەیەوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانەی کە لەسەر ئاسی کەرکووک لە هەموو ڕۆڵەکانەوە ئەمە خۆی لە خۆی خاڵێکی پۆزەتیفە. باشە بڵێ باشە. کاک نەوزاد بەشداری نەکردنی گەلی کورد بە یەک لیست ئێستا بەشداریکردنان بۆ پەرتەوازەیە تا چەند زەرەر لە دەنگی کوردەدا لەو ناوچانەدا؟ ئەگەر هەوڵ بدەیت یەک تۆز جێگیر ببی چونکە هەندێک دەنگ هەیە لە چواردەورێت باش دەبێت. وڵاهی تەبان ئەم پرۆسەیە وەکو باسم کرد پرۆسەکە بۆ گەلی کورد بە تایبەتی لەم قۆناغەیە زۆر زۆر گرنگە و تایبەتمەندیەکانی لە زۆر ڕۆیە. ئەتوانم ئەو خەڵانە ئاماژێ پێ بکەم پێشەم پرۆسەیە یعنی هەموو لایەنە سیاسیەکان داواتەوەی کران کە بەیەک لیستێک، بەڵام ئەو یەک لیستە نەچۆتە تەبەن ئەمش لە خۆی خود بۆشایشی گەورە دروستەکە لە مەسەلەی دەنگدان، چکە پارێزگای کەرکووک جیاوازە لەگەڵ پارێزگاکان ترە بە تایبەتی بۆ گەلی کورد. چکە لە سلێمانی هەولێر بە هەر شێوەیەکا بێ کێشە نیە، بەڵام تایبەتمەندی لە ڕووە سیاسیەکە شێوە لە زۆر ڕوویترەوە یعنی گرنگە ئەوایە بە یەک لیستێ بووە. ئێمە کتەبگەری ئازادی لە هەم لە ڕابردوو هەم لە داهاتووشە پێداگیریمان کرد لەسەر یەک لیست بێ، بەڵام لایەنە سیاسیەکان چۆ عقارێک کە بێتە پێنج لیست خۆیەوە لە خۆیەوە بەڕاستی کێشێکی گەورەیە بۆ ئەوەی کە هەمووتان نەزانن ئەم یاسای سانتیگۆیە، یعنی ئەم یاسایە بۆ قوارە گەورەکان زیاتر بەرژەوەندیە بینێ نەکو بۆ کوتلەی یاخود بۆ قوارەی بچوو. ئەمە خاڵی دووەمش پێویستیە کرد مەسەلەن ئەم لایەنە سیاسیانە
بەرژەوەندی کەرکووک بەتایبەتی لە مەسەلینەکەواتی لە بەستی پێکۆژیان ئەمە قسایە باشیاندا سەرێ بۆی ئەم لەستە بۆ شوێنی بچوە خۆزانی سانتیگۆ وەکو باس ئەو ئاماژەم پێی کرد دایدنەوەش دەنجێکی زۆر بەو شێوی کە ئەگەر ئەو لایەنانەی کە 5 لیستن ئەگەر قوارەیان نەبێ یاخود با بڵێن قاعیدەی جەماوەریان بەهێز نەبێ دەنجێکی زۆرە فوتێ کە ئەمە خۆی لە خۆی ئێمە بە تاوان لە قەڵەمێدەین چکە ئێمە لە سەر ئاسی کەرکووک ئەمانەیە گۆڕانکاری ڕشەیە بکرێت سەر ئاسی کۆمەڵایەتی لەسەر ئاسی سیاسی لەسەر ئاسی خزمەتگوزاری و ئەو کێشانەی کە لە مادەی 140 هاتووە بۆ نمونە تا ئێستا ئەو مادەیە مردووە سەر لە نێوە بێ و مادەیە زوندوو بکرێتەوە و ئەو کێشانی کە لەسەر مەسلەی تعریب و لەسەر مەسلەی نایەکسانی و کە ساکان سعید بۆ ماوەیەکی دوورێژ لە دوای 16 ئۆکتۆبەر پارێزگای کردە ئەستۆی کێشە و گرفت زۆر دروست بوو لە هەموو ڕوویەکەوە هەم لە ڕووی تعریبکردنەوە هەم لە ڕووی نائەدالەتی هەم لە ڕووی خزمەتگوزاری و کێشەی جوتیاران بە شێوی گشتی لە ساڵی پار کە دروست بوو ئەو خۆی لە خۆی کێشەیەکی زۆر گەورەوەی کە پێ نیزا مولکیە بۆیە ئەوایە بە مەسلەیەکی نەتەوەیەتی بۆ پاراستنی استراتیجی گەلی کورد لەسەر ئاسی کەرکووک پێویستیە کرد یەکلیستی دروست بوو وایە باشە بۆی ئەو بەڵێ چەند جار لە قسەکان تا جەنابی شەدۆک و تەفگەری ئازادیش لە ماوەی ڕابردوودا ینی قسەی خۆتانتان هەبووە بۆی کە پێویستە بە یەک لیست بەشداری ئەم پرۆسەیە بن بەڵام دەزانین بۆ هەموو کەسیش ئاشکراکەوە کاریان پەرتەوازەی کورد دەگەڕێتەوە بۆ پارتی دموکراتی کوردستان کە لە سەرەتا وەرگرتنی پۆستی پارێزگاری کرد بە مەرج بۆ یەکلیستی و ڕێکەوتنی سیاسی پێ دوایە لە دوای ڕەنگە زوو بێ بۆ ئەم پرسیارە بەڵام سیاست شرۆڤەیە گەرەکانەکە ئەگەر هەر یەکێک لەمانە بتوانن دەنگی زۆرینە بەدەست بێنن پۆستی پارێزگاری کەرکووک بۆ کام لایەن دەبێ کێ ئەگەری بەهێزە لەم هەڵبژاردنەیە ئەم جارە وڵاهی توانم بڵێم هەر لە سەرەتاشەوە لە 2005ەوە یانەکە یەکێتی نیشتمانی کوردستان ئەو استراتیژی هەم لەگەڵ بەغا هەم لەگەڵ ئێران شایانی ئێمە بە دەستکەینە سەر بینەکەوە ئەو شانسی زیاتر یشێتی بە حکمی مەساڵحی ئابووری زۆر بابەت هەم لەگەڵ بەغا هەم لەگەڵ ئێرانشە ئەو هینیان هەیە ئەو پەیوەندی هەیە بەڵام پارتی لەوەیە غایبە ئەو غیابەی هەیە و قاعیدەکەش قاعیدەی جەماوەریش لەسەر ئاسی کەرکووکە ئەمە نەبێتە ئەوەی کە ئێمە ستایش و مەتحویا وەکو شتێکی یعنی با بڵێن گشتی خەڵک بە گشتی بۆ دەنگدان یعنی عاجزە لەبەرەوەی یاخود با بڵێن سکاڵە و ڕەخنەی هەیە لە هەموو دەسەڵاتەکان بە تایبەتی یەکیتی بێ پارتی بێ بەڵام ئێستا بە حکمی ئەو وەزع و واقعە هەیە زیاتر یەکێتی تیا ئەبینرێ ئەوە لایەنەکان ترش بە پێی تەسەسول لەوانەیە پلەی دووەم و سێم وانە بێ پارتیش هەر بەمە ئەمان شێوە بەڵام ئێمە ئەوە لامان گرنگ نییە چی خزمەتی کەرکووکەکە ئەوە ئێمە بە هەندوەرەیە گرین بۆ پشتیوانی شیەکی و بۆیە ئێمە لەم پرۆسەیە زیاتر لە پشتیوانی زیاتر بەشداری ینی بەشداری خۆمانۆک و مەسلەی کە مەقعدێکمانە بێ لە پارێزگای کەرکووک ئەو پرۆسەیەمان هین نەکرد نەچوونە نایەوە بەڵام بۆ پشتیوانی کە ئێمە هەر لە سەرەتاوە تا هەموو پرانسی بۆ ئەو بیر و ئایدۆلۆژی کە ئێمە هەیە زیاتر ئێمە ببینە پردێک لە نێوان گەل و لایەنەکان بۆی کە ئەو پرانسی بۆ ئەو ڕەهەندانی هەیە وەکو مەسلەی کولتوری وەکو مەسلەی سیاسی وەکو مەسلەی کۆمەڵایەتی شاری کەرکووک پارێزگای کەرکووک لە هەموو ڕۆکانە جێگیر ببێ وە خاڵێکی کە لای ئێمە زۆر بە هەندوەرەگری مەسلەی پێکەوەژان ئەساسە لای ئێمە باشە بە ئەم قسەیە بۆ هەندێک ناوچەی دیکەش ڕاستە کاک نەوزا ینی بە کۆی گشتی ئەم فترێ ئەوەندەی فۆکس خراوەتە سەر کەرکووک بۆچی گرنگی نەدراوە بە خانەقین بۆ گرنگی نەدراوە بە شەنگال لە کۆی خۆ بەقەدەرەوەی کە کەرکووک گرنگە خانەقینیش گرنگە شەنگالیش بۆ گەلی کورد گرنگە لە هەندێک شوێن هەیە هەر ئەسڵان ئەزانی ڕەنگە بۆ خۆشت ئەم شتە تێبینی کردبوو کە هیچ کاندیدێک نەبوو بۆ نمونە شارۆچکەی حەویجە پێویستی نەکردۆ بۆم شوێنانە
والله وەکو حەزەکەم وڵام بدەمەوە بۆ مەسلەی خانەقین و بۆ مەسلەی حەویزە کۆی گشتی کە تۆم پرۆسێ ئەبێ يعني إثباتي وجود بكي لهمو ناوتي وكو دفريك يعني أما وكو مسألة شيء نتواتي وكو مسألة شيء أخلاقي وكو برانسيب كيما لهجي جاي أبي خاون دركوين لهجي جاي بعند جياني كبو ناكري أما مسألة شيء زين شو أنا إما براشكوانا بلين لأني سياسي دصلاتي كردي دصلاتي شيء حزبية دصلاتي مؤسسات نية دصلاتي شيء أكاديمية دصلاتي شيء زیاتر بە بیری تەسکی حیزبایەتی معاملە و سەوداکە لەگەڵ ناوچانە لە چۆ براوە بێت لەوێ هەوڵ و قورسایی خۆیدا یعنی ئەمە لە کەسایەتی و کاریزمی و فکر و زۆربەی لایەنە سیاسەکانە هەیە بەداخەوە کە ئێمە گەلەکەمان لە هەر جێگایەکە بێ پێویستی ئێمە لەوێ سمبول بین لەوێ بێ پل بین لەوێ بێ باشنی پشتیوانی بین بەڵام عقلێتی بەرژەوەندی حیزبی کە دوور لە هەموو پرانسیبانە لە مەسلەی نەتەوایەتی بەڕاستی دوورن ئەم لایەنە سیاسیان ئەم لایەنە سێی کە لەسەر ئاسی کەرکووکە هەر لایەنێکە ببێکە ڕێکلامەکە و بۆ ڕاگەیاندنەکانی و لەناو خەڵک و جەماوەر و بەو شێوی کە قورسایی داوەتە سەر ئەم پرۆسەیە بەڵام لە ڕاستەکەی بەو شێوەی نییە زیاتر لە تەسکی حزبی ئەو فکرانە و ئەو بە درێژایی ینی تقريبا ل 2005 تام لحظه قصيره سراكين بو روحيه كردايتيه نتوايتيه استراتيجيه نبوه ك يعني امش ناقرتو كيما باميد بين ايمن قال كمان باميد نابين بلام تو سيري هريمي كردستان بك سير موازنه بك سيري بابتي ابوري بك فرمان برام بك سكيه شو قرفتك بروشي كردستاني كتوتو يعني ابو ايمن اللي هرجه كتر يعني ناوچەی خانەقین ئەوە هەوویەک لستی بنوان ناکو هەرێکو لە شیوێکە ببێت و سیاست و استراتیژی خۆی جێبەجێ بکە لە پێ ناوچی دەستکەوتەکانی نا دەستکەوتی کرد ئەمە خۆی لە خۆی بەڕاستی کارەساتی گەورەیە یعنی ئێمە وەکو تەڤەری ئازادی ڕوغمەوەی کە پشتیوانی خەڵکی خۆمانەکەین بەڵام چاوەڕان نەبووین کە لەسەر ئاسی کەرکووکە ئەو یەک لیستیەتەوە کوێ ئێوە هیچ هەوڵێکی جدیتان نەدا تەنە پشتگیریتان بەڵای نەچوبێتم بۆ حەزبی شێوەی کوردستان دەربڕی بووم ئێوە هیچ هەوڵێکی جدیتان نەدا تا کۆکەرەوەی حەزبانە بوون لە کەرکووکە کۆی گشتی لەگەڵ هەموو لایەنە سیاسەکان لەسەر ئاسیکردن پارێزگای کەرکووک ئەو ئینەمان ئەو پشتیوانیمان کردووە بەڵام هەر لایەنێک سیاسەیەک تێکە لایەنێک و سینی خۆی هەیە چۆن لەی بەرژەوەندی خۆی هەیە ئەچەندە بەرژەوەندی ئێمە لێن بەرژەوەندی گەلە بەڵام لە یەکەم دانیشتنی لە یەکەم دانیشتمان وەکو تەڤەری ئازادی لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان دائما ئەوەمان وتووە کە کەرکووک قابلی فڕەلیستی نییە فڕەلیستی بێتە نەکبە بێتە نەکسە بێتە کێشێشی گەورە گرنگترین شتەوەی ئێمە کە لە کەرکووکە ئەو هێزە لە دەسەر هەموو ئاستەکانشیان نەکو بەس لەسەر پرۆسی هەڵبژاردن ئەنی ئێمە لە کەرکووکە ئەبێ مەسەلەی کولتوری مەسەلەی پێکەوە ژیان ئەو بەڵێ کاک نەوزات ڕاستی کاک نەوزات دنیایەک سوپاس نەوزات بەکر ئەندامی دەسێ بەڕێوەبەراتی تەڤگەری ئازادی لەگەڵمان بووی سوپاس بۆ جەنابەت ڕۆژێکی خۆشتان هەبێت زۆر سوپاس